بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سەڵات و سەلام برژێ بەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم. ڕۆژ و گرانی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەر شوێنێکدا بینەر و بیسەرمانن. سەڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. لەگەڵ ڕۆژوودا هەموو ڕۆژە لە کەناڵی ئاسمانی کەرکووک و هەروەها لە پەیجی فەیسبوک تۆڕە کۆمەڵایەتیەکان کەرکووک سەتەلای چەناڵ و هەروەها کەرکووک FM دەبینە میوانی ماڵەکانتان بتوانین لەم مانگە پڕخێر و بەرەکەتەدا سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین. بەرنامەکەمان ڕاستەوخۆیە و بەڕێز شتان دەتوانن پەیوەندی بکەن لەسەر ئەو ژمارانەی کەوا دێتە سەر شاشە. هەر پێشنیار و پرسیارێکتان هەیە دەتوانن بیکەن ئینشاءالله تعالی وەڵامتان ئەدەینەوە. خۆشەویستان و بەڕێزانم، مانگی ڕەمەزان مانگی ڕەحەماتە. مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوونە. مانگی ڕەمەزان مانگی میهرەبانیە. مانگی ڕەمەزان ئەو مانگەیە کە هاتووە لە گوناه و لە تاوان پاکمان کاتەوە. بۆیە تەوەرەکەمان لەسەر تەوبەکردن و گەڕانەوەیە بۆ لای خوای پەروەردگار. ئازیزانم، ئەی ئەو کەسەی کەوا لە درێژایی 11 مانگ گوناه و تاوانەکەی، ئەی ئەو کەسەی 11 مانگە تۆ غەیبەت ئەکەی، ئەی ئەو کەسەی کەوا 11 مانگە دەست لە ماڵ و حاڵی خەڵکیدایە، ئەی ئەو کەسەی 11 مانگە نەزەری حرامەکەی، ئەی ئەو خوشکە و دایک و کچانەمان 11 مانگە خۆت سفور و جلوبەرگێکی ناشرعی لەبەرەکەی، کاتی ئەوە نەهاتووە تەوبە بکەی، کاتی ئەوە نەهاتووە بگەڕێیتەوە بۆ لای ڕەب العالەمین، کاتی ئەوە نەهاتووە واز دەو گوناه و تاوانە بێنی کەوە ئەنجامت داوە. بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێت: أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا عسى ربكم أن يكفر عنكم سيئاتكم. أي إيمان داران، أي أو كساني خوتان بمسلمان حسابكن، أي أو كساني خوتان بمسلمان داناوو دلين إيما مسلمانين، كاتيا ونهاتوا أخواي قورا فرمي توبوا إلى الله، لتوبة بكن دبقرينو بولاي خواي پروردگار واز بينن لو گناهو تاواني كوا أنجام الداوة، واز بين لو حرامي كوا تا استدي خوي، واز بين لو كار خراب و ناشريني كوا تاكوي است أنجامي أدي، كاتيا ونهاتوا توبة بكي. أي كي بتماي بقريتو بولاي خواي پروردگار عزيزكم، أي كي بتماي واز دو گناهو تاوانا نبيني كتو أنجام الداوة. مانگی ڕەمەزان وەکو یوسف ئاسایە سەلامی خوای گەورەی لێبێت، کاتێ 11 براکەی خراپەیان کرد بەرامبەری، زوڵم و ستەمیان لێی کرد، بێتاقەتیان کرد، ئەزیێتیاندا، لە باوکیان دوور کردەوە، تووشی کۆمەڵێ ناڕەحەتیان کرد. بەڵام کاتێک کە گەڕانەوە بۆ لای و یوسف پێیان شاد بوویەوە، فەرمووی من ئەمڕۆ لێتان خۆش ئەبم و گەردنتان ئازا ئەکەم، بەڵام بەو شەرتەی بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. مانگی ڕەمەزانش مانگی لێخۆشبوونە ئازیزەکەم. مانگی ڕەمەزان مانگی تەوبەکردنە خۆشەویستەکەم. مانگی ڕەمەزان مانگی وازهێنانە لە گوناه و لە تاوان چاوەڕاستەکەم. بۆ ناگەڕێیتەوە بۆ لای ڕەب العالەمین؟ ئەی چێ زەمانت ئەوە دەداتێ ساڵێکی تر بژەی؟ چێ زەمانی ئەوەت ئەداتێ چەند ساڵێکی تر لەسەر ئەم ئەرزەدا بژەی؟ بۆیە خۆشەویستان و بەڕێزانم، بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە، تەوبە بکەن و پەشیمان بنەوە. خوشکە شەو بۆمان لەگەڵە. فەرموو فەرموو خوشکەکەم. مامۆستا گیان وەڵی من گوڵە ڕووکی لە پێش ڕەمەزانەوە نەخۆت کردما سوڕمانگانە. بەڵێ جەم ناجەم ئەیدێ خوشکێک ئەبینمەوە، لەبەرەوە نەتوانم نێشکم، نەتوانم بە ڕۆژێش بم. چی ئەبینیتەوە خوشکەم؟ بەڵێ ئەلێ چی ئەبینمەوە ناتوانم بە ڕۆژوو بم؟ سوڕی مانگانم. بەڵێ بەڵێ نە ئەتوانم بە ڕۆژی بم، نە ئەتوانم نێژکەم. بەڵێ جواب دەدەم ئینشاءالله. یعنی گوناهبار نابم ئەگەر پێ نەبم. خوشکەکەم ئێوەی ئافرەتان بەڕاستی ئەجر و پاداشتان زۆرە لای خوای پەروەردگار. یعنی کە بە ڕۆژوش نەبی، خوای گەورە لە دوای ڕەمەزانش کە قەزایەکەیتەوە کە ئایگریتەوە هەمان ئەجر و پاداشت هەیە جەنابەت. هەموو ئەو خوشکانەی کەوە لە کاتی حەملایە ناتوانن بە ڕۆژوو بن، یان لە کاتی شیردان ناتوانن بە ڕۆژوو بن، یان ئەو خوشکانەی کەوا تووشی سووری مانگانەی شەرعی خۆیان ئەبنەوە،
بە تاکید لە دوای ڕەمەزان کە ئەشیگرنەوە هەمان ئەجر و پاداشتیان هەیە لە لای خوای پەروەردگار. یعنی چۆن لە ناو ڕەمەزان بەڕۆژوو ببێتی جەنابتان بە هەمان شێوە ئەو ئەجر و پاداشتە دەبێت. حتا لە ختمکردنی قورئان ئەگە بەڕێزێک ئافرەتێکەوە قورئان ختمەکات ئەکەوێتە ناو سووری مانگانی خۆیەوە فریان ناکەوێت ئەو ڕۆژانە قورئانەکەی ختم بکات لە دوای ڕەمەزانش ئینشاءڵڵا تەکمیلە بە ختمەکەت بکەی بە هەمان ئەجر و پاداشتت بۆ ئەنووسرێ وەکوەوە وایە لە ناو ڕەمەزانایە تۆ ئەو کارت کردبێ لەبەرەوەی ئێوە تووشی حاڵەتێکە بن ئەوە لە دەسەڵاتی ئێوە نییە بەڵکو خوای گەورە بەسەرتانێنێ ئینشاءڵڵا هەمووی ئەبێتە ڕەحەمات و هەمووی ئەبێتە خێر و بەرەکەت بۆ جەنابتان. اینجا بۆیە بەڕێزانم تەوبەکردن و گەڕانەوە بۆ لای خوای گەورە زۆر پێویستە ئینسان بیکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ڕەسوول اللهە کە خۆشەویستی خوای پەروەردگارە خۆی ئەفەرمێت والله إني لأتوب إلى الله في يوم وليلة 100 مرة. يعني أفرمي لا أستغفر الله في يوم 100 مرة. أفرمي من لشو روجكايا 100 جار استغفار وتوبة أكم وأقرمه بولاي خواي پروردگار. أما پیغمبرش صلاة وسلامي خواي قوري لبه أي ما أوهم گناه تاوانا أكين أي ما أوهم بأمري خواي قوري أكين أي كي داعت شلكين روجانا عزيزة كان من دمرن روجانا كسا خوشويستا كان من مال آوائي من ليكن كاتي أولنية إيمش بقرين وبين نبيش چاوي خومان ڕۆژێک ئاها ئێمەش بەرەو گۆڕستانە بن و دەرفەتی تەوبەکردنمان نابێ ئازیزەکەم بۆ بە ڕۆژ و نابی خۆشەویستم. ئایا چی وای لێت کردووە تۆ لە خوای گەورە عاسی بوویت و تەوبە ناکەیت و پەشیمان نابیتەوە؟ ئەزانی چی خێر و پاداشتێک لە ڕەمەزانە هەیە؟ پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم فەرمێت ئەگەر بتانزانیایە چی خێر و پاداشت و گەورەیەک هەیە لە ناو ڕەمەزان تەمەناتانە کرد ساڵەکە هەمووی ڕەمەزان بووایە تەمەناتانە کرد ساڵەکە هەمووی بە ڕۆژوو بوونایە چونکە ئەو هەموو ڕەحەمات و میهرەبانی خوای گەورە ئەبارێ بەسەر ئینسانەکاندا. بۆیە خوای گەورە لە ئاەتێکی ترا فەرمی أعوذ بالله من الشيطان الرجيم وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. خوای گەورە پێمان دەڵێ وتوبوا إلى الله جميعا ئەی ئیمانداران ئەی موسڵمانان ئێوە هەمووتان جەمیعەن نەیفەرموو هەندێکتان حتا ئێمە ئەگەر نوێژش بکەین ئەگەر ئێمە ڕوو لە خوای پەروەردگارش بین پێویستیمان بە تەوبە هەیە پێویستیمان بە گەڕانەوە هەیە پێویستیمان بە ئیستیغفار هەیە پێویستیمان بە ڕوجوع هەیە لەو گوناه و تاوانانەی کەوا دێتە ڕێمان. خۆ کەس نییە لە ئێمە تووشی غەیبەت نەیە کەس نییە لە ئێمە تووشی نەزەری حرام نێت کەس نییە لە ئێمە تووشی گوناه و تاوان نێت. وەرن پەشیمان بنەوە یەقینت هەبێ خوای گەورە لە هەموو گوناحەکانت خۆش ئەبێ. بۆی ئازیزانم بەرنامەکەمان ڕاستەوخۆیە لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتەکان کەرکووک سەتەلایت چەناڵ و هەروەها لە رادیۆش کەرکووک FM دەتوانن پەیوەندی بکەن و بەشدار بن لەگەڵماندا بۆ ئەوەی بتوانین وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە ئینشاءالله تعالی. بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزا لە ئاەتێکی ترا فەرمێ ئەو کەسەی کە تەوبە ناکات ئەو کەسەی کە ناگەڕێتەوە ئەو کەسەی کە پەشیمان نابێت ئەو کەسەی واز لە گوناه و لە تاوان نابێ وریابە ئەم ئاەتە ئەم سوورەتە کە ئەم ئاەتەی تێدا هاتووە تەهدیدە بۆ ئەو کەسانە ئەوانە خوای گەورە ناویان بە زاڵم ئەبات. ئەگەر کەسێک تەوبە نەکات نەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە لەسەر گوناه و تاوانەکانی بەردەوام بێت بزانن خوای گەورە چی پێ ئەڵێ ومن لم يتب فأولئك هم الظالمون. ئەو کەسەی تەوبە ناکات ئەو کەسەی ناگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو کەسەی واز لە گوناه و لە تاوان ناهێنێت خوای گەورە فەرمێ هم الظالمون ئەوانە زاڵمن ستەمکارن زوڵمیان لە نەفسی خۆیان کردووە خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت. ئای ئەو کەسانەی کەوا بە ئاشکرا ئاوە خۆنەوە ئەو کەسانەی بە ئاشکرا خۆیان سفورەکەن ئەو کەسانەی بە ئاشکرا فتاری مانگی ڕەمەزانەکەن دەتەوبە بکە ئازیزەکەم دەبگەڕێرەوە بۆ لای خوای پەروەردگار. والله کاتێک کە کرایتە ناو ئەو تابوتەوە بەرەو گۆڕستان برتیان پەشیمان بوونەوە سوودی نییە. والله کاتێک کە درێژەکرێ هەموو ماڵ و سامانەکەت لە دەورت کۆ کراونەتەوە ماڵ و مناڵەکەت لە دەورتن هەموو چاو بەسەریان ناکرە دەی سەیری ڤێلاکەت سیارەکەت لە حەوشە ماڵەکەت سامانەکەت قاسەکەتەکەی هیچی بەهانات ناوێت هیچی فریاد ناکەوێت تەنها کردەوەکانت نەبێ و ئەو خراپانی کە تەوبەت کردووە لەسەری وازت هێناوە ئەوە فریاتەکەوێ لەوێ نەوەکو گوناه و تاوانمان ڕۆژانە کۆ ئەەکەینەوە بۆ لای خوای پەروەردگار. بە سەردەمی پێغەمبەری خوا
صلى الله عليه وسلم ئافرەتێک هاتە لای و فەرمووی یا رەسوول الله من زینام کردووە. ئافرەتێک هاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەو حەملەی کە لە ناو زگمدایە مناڵی زینایە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی تۆ زینات نەکردووە، لەوانەیە بە چاوت کردبێتت، بە دەست کردبێتت، بە قاچت کردبێتت، بەس ویستی بڕوا خۆی سترکاو مناڵەکەی ببێ و نەگەڕێتەوە. هەر دووبارە و سێبارە و دەیانبارەی کردەوە هەر ئەیوت ئەو مناڵی لە ناو زگمدایە مناڵی زینایە. ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی بڕۆ کەی مناڵەکەت بوو ئینجا وەرەوە. ئەم ئافرەتە ڕۆی لە دوای چەند مانگێک کە مناڵەکەی بوو جارێکی تر هاتەوە لای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە بەردەمی دانیشت و وتی ئەی پێغەمبەری خوا ئەو مناڵەم هەیە کە هین زینایە و جەنابەت فەرمووت کە بگەڕێمەوە وڵات. وتی بڕۆ کەی کاتێ لە شیر دابڕا نانی خوارد ئەو کاتە وەرەوە. ئەفەرمێ ئافرەتەکە ڕۆی دوای ئەوەی کە ڕۆژێک هاتەوە لە تەنانێکی بەدەستەوە بوو دابووە دەست مناڵەکەی و هاتەوەتی یا رەسوول الله هاتووم ئەمەوێ پاکم کەیتەوە لە گوناح، ئەمەوێ ئەمڕۆ لە دنیادا حەدم لەسەر تەطبیق بکەی، نەوەکو لە قیامەتدا ماڵوێرانی دنیا و قیامەت بم، نەوەکو لەو دنیا شەرمەزاری بارەگای خوا بم، هاتووم تەوبە بکەم، هاتووم بگەڕێمەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی مناڵەکەی لێ بسەن و حەدی لەسەر خراکە ڕەجمکردن بوو. کاتێ کە ئەوە بوو سەحابەکان ئەیانەویست خۆیان لێ دوورکەنەوەیانوت ئەمە ئافرەتێکی گەلێ تاوانبار و گوناهبارە و زانیەیە، با لێ دوورکەوینەوە، نوێژی لەسەر ناکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە بوو فەرمووی وەڵڵاهی ئەم ئافرەتە تەوبەیەکی کردووە ئەگەر دابەشی کەین لەسەر ئەهلی مەدینە بەشی هەموویانەکات. ئەمە گەڕانەوەی بۆ لای خوای گەورە، ئەمە پەشیمان بوونەوەیە بەڕاستی لە ترسی خوا لەو گوناه و تاوانانەی کەوە ئەنجامی ئەدەی. بۆیە ئازیزەکەم تەوبە بکە لە هەر گوناهێک کە کردوتە، تەوبە بکە لە هەر تاوانێک کە ئەنجامت داوە، وەڵڵاهی بەڕاستی تەوبە بکەی خوای گەورە لێت خۆش ئەبێ و لە گوناهەکانت پاکت ئەکاتەوە. لەسەردەم پێغەمبەر موسا سەلامی خوای گەورەی لێبێ وشکە ساڵی بوو باران نەئەباری، هاتنە لای وتیان ئەی موسا سەلامی خواد لێبێ وشکە ساڵیە و داوا بکە لە ڕەب العالەمین باران بەسەرماندا ببارێنێت. ئەوە بوو مناجاتی کرد لەگەڵ خوای گەورە، فەرمووی دەبێت دەرچینە دەرەوە و نوێژە بارانە و نزا و پارانەوە بکەین بۆ ئەوەی خوای گەورە بارانمان بەسەر ببارێنێت. لە دوای ئەوەی نوێژیان کرد و لەخوا پارانەوە نە هەورە بریسکە و نە هەور و نە باران بەسەر ئەو خەڵکە نەهات. گلەییان کرد لە موسا، وتیان ئەی موسا تۆ بە ئێمە دوت دوعا بکەن، نوێژە بارانە بکەن، لەخوا بپارێنەوە باران ئەبارێت. کوانێ ئەمڕۆ باران نەباری؟ پێغەمبەر موسا داوای لە پەروەردگاری کرد وتی یا ڕەبی خوایە ئەوە ئێمە نوێژمان کرد و دوعا و نزامان کرد باران نەبارێت. فەرمووی ئەی موسا ئەی پێغەمبەری خۆم لە ناو ئێوەدا کەسێک هەیە 40 ساڵە گوناه و تاوانەکات، 40 ساڵە بێ ئەمری من ئەکات، ئەو کەسە هەتا لە ناوتاندا دەرنەچێتە دەرەوە من دوعاکانتان قبول ناکەم. پێغەمبەر موساش سەیری گەل و قەومەکەی کرد، فەرمووی کەسێک لە ناو ئێوە عاسیە، کەسێک لە ناو ئێوە گوناهبارە، کەسێک لە ناو ئێوە تاوانی کردووە، لەبەر خاتری ئەو تاوانبارە خوای گەورە باران بەسەرماندا نابارێنێت، بۆیە با دەرچێتە دەرەوە بەڵکو خوای گەورە بارانمان بەسەر ببارێنێت. ئەم عەبدەش ئەم کاسە تاوانبارە هەستی بە شەرمەزاری کرد، هەستی بە خەجاڵەتی کرد، تی پەروەردگارە بەس ئەمڕۆ حەیام نەچێت لەناو ئەم خەڵکەدا وعد و بەڵێم بێت تەوبە ئەکەم و ئەگەڕێمەوە بۆ لای تۆ جارێکی تر گوناه و تاوان ناکەم. ئەم عەبدە ئەو کاتێ ئەم مناجاتە ئەکا لەگەڵ خوای گەورە، خوای گەورەش هەور و بریسکە بەسەریاندا ئەنێرێ و بارانی بەڕەحمەت بەسەریانە ئەبارێت. لەو کات و ساتانەیە موسا تەعەجوبی دێ، فەرمێ ئەی پەروەردگارە ئەو عەبدە لە ناومان دەرنەچوویە دەرەوە، لە ناومان نەڕۆی، نەمانزانی کێشە و تۆ بارانت باراند، کوانێک کێ ئەو کەسە؟ خوای پەروەردگار فەرمووی یا موسا ئەم عەبدە 40 ساڵە بێ ئەمری من ئەکات، 40 ساڵە گوناه و تاوانەکات، من حەیام نەبرد، فەسحم نەکرد، ڕوڕەشم نەکرد، ئابڕوویم نەبرد لە ناو خەڵکی، ئێستاکە بوویە خۆشەویستی من و تەوبەی کرد، من چۆن باسیەکەم بۆ تۆ؟ ئەمەیە خوای گەورە ئازیزەکانم، تۆ تەوبە ئەکەی ئەگەڕێیتەوە بۆ لای ڕەب العالەمین، تۆ تەوبە ئەکەی ئەگەڕێیتەوە بۆ لای پەروەردگارت، تۆ تەوبە ئەکەی ئەگەڕێیتەوە بۆ لای خۆشەویستەکەت، والله بەو پەڕی خۆشحاڵیەوە پێشوازی دەیەکا خوای گەورە
بۆیە پێویستە ئێمە تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار واز لە گوناه و لە تاوان بێنین. ئازیزان و خۆشەویستانم، بەرنامەکەمان ڕاستەوخۆیە، دەتوانن لەسەر ئەو ژمارانەی کە لەسەر شاشەکەی پەیوەندی بکەن و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەرکووک سەتەلایت چەناڵ و هەروەها کەرکووک FM. خوشکە سوندوسمان لەگەڵە لە چەمچەماڵەوە فەرم خوشکەکەم. بەڵێ سەلام عەلەیکم. وعەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە و لێکەم. خوای گەورە ڕۆژی مزار کە و ملای قبول بکە. اللهم ئامین. سەرفراز بی ئینشاءالله خوشکم. فەرموو. زۆر سپاس دەکەم. وەڵاهی یەک پرسیارێکمە مامۆستا، ڕاستە ئەڵێن بۆنی مخور ڕۆژوو بەتاڵەکاتەوە؟ چی عەفوان؟ بۆنی مخور. بەڵێ خوشکەکەم، هیچ بۆنێک ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە، لە خۆتی بدەی یان بۆن بکەیت. وڵای ڕاستی ئێمە مخور ئەمانەیە لە ماڵەوە هەڵکەین، هەموو کاتی هەڵەکەین، بەس لە ڕەمەزانە ئەڵێن ڕۆژوو بەتاڵەکاتەوە. هیچ کێشەیەکی نییە خوشکەکەم، حتا هەر بۆنش بۆن کە بخورەوە شتێکی سروشتێکی جوانە بەڕاستی، بەڵام ئەم بۆنانەشی کە هەیە بە هەمان شێوە نەبۆن لێدان، نەبۆن کردن، نەبخور، هیچ شتێک ڕۆژوو پیچ پەیوەندی پێوە نیە و ڕۆژوو بەتاڵ ناکا خوشکەکەم. سەرفراز بی و خوای گەورە ئێوە خەڵکی چەمچەماڵی بەڕێز و خۆشەویست پارێزراو بکە و خۆشگوزەرانتانکە ئینشاءالله. جا بۆیە بەڕێزانم سەلامەت بێ ئاڕەبێ، خواگەدارت بێ خوشکەکەم، خواگەدارت بێ. بۆیە ئینسان بەردەوام پێویستە تەوبە بکا و بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. حتا خوای گەورە لە ئایەتێکی ترا فەرمێ نەبه عیبادی ئەنی ئەنە الغەفور الرەحیم. یا محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام، بڵێ بە بەندەکانم، بڵێ بە عەبدەکانم، ئەوە منم غەفور الرەحیمم، ئەوە منم لە گوناحەکانیان خۆش ئەبم، ئەوە منم لە تاوان و گوناح پاکیانەکەمەوە. ئازیزەکەم، ئەزانی ئەتائیب من الذەنب، کاتێک کە تۆ تەوبە ئەکەیت و ئەگەڕێیتەوە بۆ لای خوای پەروەردگار، هەموو گوناحەکانت پاکەکاتەوە خوای گەورە. تخوا لەوە بەڕەحمتر هەیە، تخوا لەوە میهرەبانتر هەیە، تخوا لەوە عەزیمتر هەیە. تۆ گوناه و تاوانت کردبێ بەرامبەر کەسێک کە ڕەب العالەمینە، خالقتە ئازیزەکەم، ڕازقتە، هەموو ژیانی بۆ دابین کردووە. تخوا حەیف نییە گوناه و تاوان بکەین، تخوا حەیف نییە ئەو ڕەب العالەمینە ئەو هەموو نیعمەتەی پێمان بەخشیوە من گوناه و تاوان و بێئەمری بکەم. ئینسان بۆ ئەوەندە بێوەفاین ئێمە ئازیزەکەم، بۆ ئەوەندە بێوەفاین بەرامبەر هەر نیعمەتەکانی خوا. تۆ هەر پێویستەکەوە شکرانەی خوا بکەی بەو هەموو نیعمەتەی کە داوێتی پێت. کاک عەلیمان لەگەڵە لە عەربەتەوە. فەرموو کاک عەلی جان. وعەلەیکم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. چاوەکەم باشی مامۆستاگیان، خوای گەورە سەلامەتت کا و سەرفرازت کا. مامۆستاگیان پرسیارێکمان هەبوو. فەرموو. لە مەسەلەی زەکاتە. بەڵێ. من زەکاتم هەیە، بەڵام ئەمەیە ئەو زەکاتانم بڵێ مستحق بێ ئەو کەسە تۆ ئەیدەیتیە. بەڵێ. بڵێ سەگە بوون نە خەزووری خۆم، کوڕێکی لەگەڵا کشێکیشی لەگەڵا ماوەسۆ بڵێ بیدەم بە هیچ کاتێکی نییە جازا کرێکاریەکە کاو، بڵێ تر خانی خۆی هەیە و جازا کرێکاریەکە وزا پێی ئەشێت. جوابتە دەمە ئینشاءالله کاک عەلی جان. بڵێ هیچ کار و کاسپێکی نییە، بەسەکە ساریکی کڕیە بەسابی خۆی بە قەس ئەم کەسەیشە پێشێ مامۆستاگیان. نوێژەکەن ئەم بەڕێزانی باسییانەکەی؟ بەڵێ نوێژەکەن زۆر زۆر متەدەینشین لە نوێژە. جوابتە دەمە ئینشاءالله ئێستا برای بەڕێزی چاوە. یارەبی خوا ساوداتە مامۆستاگیان. ئەزمان ئینشاءالله. کاک عەلی پرسیاری ئەوەی کرد ئایا زەکات بە خزمی خۆت بە عام ئێمە باسەکەین یاخود بە کوڕی غەزوورێتی دیارە نەبوونە فەقیرە دەستی کورتە. ئێمە بشکل عام دوو سیفەتی سەرەکی هەیە کە ئێستا لە ناومانە. یەکێ لەوانە فوقەرا لەگەڵ مەساکین. فوقەرا ئەو کەسەیەکەوە هیچی نییە، یعنی ئەگەر بەڕێزێک نەچێ نانی نەداتێ لە برسا ئەمرێ، ئەو شتەش نییە بەڕاستی ئەلحەمدولیلا. ینی کۆمەلگامان نەگەیشتووەتە ئەو ڕادەیەکەوە لە ماڵی هیچ کەسێک لە تەنانێک مشتێ برنج یاخود خواردنێک نەبێ بیخوا، ئەگەر بۆ تەنها بۆ ژیانی خۆشی بێر هەیە. بەڵام مەساکین چێە؟ ئەو کەسێکەوە هەیەتی بەشی ناکە، کرێکارە، ئەو بەڕێزانی موچیان لەسەر هەرێمە بەداخەوە کە خەڵکی بێموچەیە، ئەو کەسانی تەکسییان هەیە یان خانوویان هەیە، بەڕاستی هەندێک کەس هەیە بینی ئیشەکات، بەڵام سوبحان الله لە ماڵەوە نەخۆشی هەیە، لە ماڵەوە کەس نییە یارمەتی بدە. خوشکە چیمەنمان لەگەڵ ئێستا دێمەوە لای کاک عەلی. فەرموو خوشکە چیمەن. سلام عەلەیکم. وعەلەیکە سەلام خوشکەکەم. باش مامۆستا. خوا سەلامەتکە. ئاسم خۆش بێ. وەڵی مامۆستا یەک پرسیارێکمان هەیە. فەرموو.
یانێک پرسیارە بوونە من لە چک ناکەم بەڵێ ئەروەڵا بەڵام بە ڕۆژۆ بم کاتێک چمە درۆ لە ڕەمەزان لە چکەکەم و دوای ئەو سادایەکەنمەوە یعنی ڕۆژەکان قبول ئەبێ یاخود ئەبێ بێجاری ببە حیجاب ئێستا عنی لە ڕەمەزانە بەبێ لە چک دەرەچتە دەرەوەیان بە لە چکەوە دەرەستە بە لە چکەوە بەڵێ بەڵێ ئینشاڵڵا جوابتە دەمە خوشکەکەم ئینشاڵڵا یەک پرسیارێک تریش مامۆستا بێ زەحمەت بۆیە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا و خوشکە چیمەن کۆتا پەیوەندی بوو داوای لێبور نەکەین ئینشاڵڵا جواب دەدەم خوشکەکەم پرسیارتر دەبوو خوشکەم داوای لێبور نەکەین بۆیە کاک عەلیجان بابەتی زەکات هەر کەسێک بێ کە خزمت جیرانت یان دەوروبەرەکەت ناسیارێکت کە فەقیرە محتاجە کابرا مسلمانە نوێژەکە بەڵام جاروای ئیشەکە بەڵام فریان ناکەوێت مەسرەفی قورسە ماڵ و مناڵی پێ بەخێو ناکرێت دروستە زەکاتی پێ بدەیت بەڵام من بەڕاستی ئەوە ئەڵێم زەکات بۆ خوشک یان برا بەڕاستی ئەو پەڕی بێ ئینسافیە من ئەگەر خوشکم هەبێ فەقیر و دەستکورد بێ چاوی لەوە بێ ساڵانە من زەکاتی بدەمێ بەڕاستی ئەمە زوڵمە یان برا پێویستە یارمەتی بدەین بەردەوامی نەک خێر و خێراتی پێ بکەین بەڵام جیرانەکەی جەنابەت بۆ لەونەکەوەکو باست کرد یاخود ئەو کوڕی غەزورت کە دەستی کورتە دروستە زەکاتیان پێ بدەیت بەو شەرتەیکەوە خۆت حاڵوەزعیان کە ئەزانی فەقیرە کەسابەتەکە بەڵام بەشی ناکە قەرزارە لەسەر خانوو نەک کابراک خانوویەکی لێ ناوە ڤێلایەکی بەرز وەڵا لێ قەرزارە لەسەری چووە شتی فون مواسەفاتی کڕیوە لەوانەیە بە من و تۆش نەکردرێ خۆی ناوەتە ژێر قەرزێکی زۆرەوە وەڵا ئەویان کابرات سیارێ آخر مۆدێلە کرێ وەڵا قەرزانم زەکاتم پێشێ ئەو جۆرە کەسانە نا ئەوانە زەکاتیان پێ ناشێ بەڵام کەسێک کە فەقیر و دەستکورد بێ بە تاکید ئەوە مستحقە پێی بدرێ بەڵام گرینگە چکە زەکات حەقی خوایە پێویستە تاکید کەنەوە لەو کەسێکەوە پێدەن خوشکە چیمەن داوای لێبورنەکە من نەمزانی پرسیارە ترشەیە بەڵام دیار بۆ ئەو پرسیاری کە کردی لە چکەکە لە ڕەمەزان ئەم وڵامە بۆ خوشکە چیمەن و هەموو ئەو خوشکە بەڕێزانەیە ئێمە باسمان کرد خوشکەکانم ڕەحمەتی خواتان لێبێ خۆتان مەکەنە سوتەمەنی ئاگری جەهەنەم لەبەر شەهوەتتان لەبەر نەفس و ئارەزووتان لەبەر ئەوەی کەوا خەڵکی یەک تەمەشاتان بکە بۆ خۆتان تووشی گوناحەکەن بەرامبەر خوای پەروەردگار بۆ بێ ئەمری خواکەی ئەها خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بانگت ئەکا خوشکە چیمەن هەزاران ئەو خوشکانەی ترش پێت ئەڵێ بۆ لەچکت نەکرد ئازیزەکەم بۆ لەچکت لەسەر نەکرد بۆ خۆت حیجاب نەکرد بۆ خۆت پۆشتە نەکرد بۆ بێ ئەمری منت کرد چ جوابی خوا دەیتەوە وڵامێک دەبێت بۆ خوای گەورە حازر بکەین بەڵام من دەستخۆشید لێکم کە لە چکەکەی ڕۆژوەکە تەواوە الحەمدولیلا خوای گەورە لێت قبول بکە هیوادارم خوشکەکەم هیوادارم هەموو ئەو خوشک و کچە بەڕێزانەمان ئەو دایکە ئازیزانەمان تەوبە بکەن و بگەڕێنەوە لە چک لەسەر بکەن وازی لێمێنن بخۆتان بکەنە ڕزابوونی خوای گەورە بەجێ بێن و خۆتان بکەنە خۆشەویستی خوای گەورە بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەکەمان داواکەم لە خوای گەورە تاعەت و عیبادەت لە هەموو لایەک قبول بکە خوای گەورە ڕەمەزان لە هەموو لایەکمان قبول کا و شفای نەخۆشەکانمان بدا و قەردی قەردارانمان بداتەوە و کێشە و گرفتەکانمان بۆ چارەسەر بکە تا ئەڵقە و بەرنامەیەکتر بە خوای گەورەتان سپێرین. السلام عليكم ورحمة الله وبركاته.